بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خوای گەورەتان لێبێ بەڕێزان و خۆشەویستان. بەبیر مەجارێکیان ڕەمەزان بوو، گەنجێک هات بۆ لام وتی مامۆسا من کێشەیەکم هەیە. وتم چییە؟ وتی ناتوانم واز لە جگەرە بێنم، جگەرە بۆتە خولیام، بۆتە ژیانم، هەرچەندم کردووە وازی لێ بێنم نەمتوانێ وازی لێ بێنم. منیش ئەوەم پێی وت کە تەماشای خۆت بکە بەم ڕەمەزانە زۆرێک لە حەڵال کراوەکانت لەبەر خوای پەروەردگار واز لێ هێناوە، کەواتە ئەتوانی حرام کراوەکانیش واز لێ بێنی. بەڕێزان زۆر جار بۆ وازهێنان لە خویەکی خراپ، لە خەسڵەتێکی ناشرین ناپەسەند کە خۆت حەزت پێی نییە، دەوروبەرەکەت حەزی پێی نییە، کۆمەڵگە داوات لێکا کە دوورکەویتەوە لێی، تەنها پێویستی بە بڕیارێکی جددیە، پێویستی بە عەزمێکە، پێویستی بە جەزمە، پێویستی بە ئیرادەی بەهێزی تۆیە بۆی کە موسەیتر بی بەسەر خۆتە، ئیتر بڵێ تەواو واسی لێ دێن. جگەرە شتێکە لە خراپکراوەکان، یاخود دروستکراوێکە کە ژیانت تێکەدا، لاشەت تێکەدا، تەندروستیت تێکەدا، لەبەر ئەوە خراپە و هەموو خراپێکیش بۆ تەندروستی تۆ پێویستەکە وازی لێ بێنی. زۆر جارم پرسیارم لێ کراوە ئایا شەکر لەگەڵ جگەرەیە جیاوازی چییە؟ ئەمیش تووشی شەکرەتەکە، ئەمیش تووشی شێرپەنجەتەکە، فەرقی چییە؟ پرسیارێکی زۆر لەجێیە. بەڵام ئەگەر تەماشای ئەم دینەی ئێمە بکەی بەڕێزان، هەموو ئەو شتانەی کە لە قورئانە حرام کراوە بە پەنجەی دەست ئەژمێردرێن. ئەوەندە حرام کراوانەی کە چەندێک کەمیشن، بەڵام هەمویان تەماشا بکە دائیمەن خراپەکەی لە باشەکەی زیاترە. واتە خوای پەروەردگار هیچ کاتێ نکۆڵی لە باشی ئەو حرام کراوەش نەکردووە. بۆ نمونە عەرەق، کاتێک کە ئەفەرمێ حرامە دوورکەونەوە لێی، بەڵام لە بەرامبەریشە ئەڵێ کەمێک سوودی هەیە، بەڵام و ئیثموهما ئەکبەر من نەفعیهما، خراپیەکەی زیاترە لە باشیەکەی لە سوودەکەی. هەر شتێک خراپیەکەی زیاتر بوو لە باشەکەی، ئیجابیاتەکەی کەمتر بوو، واتە خاڵە نەرێنیەکانی زیاتر بوو لە خاڵە ئەرێنیەکانی، پێویستەکە وازی لێبێنی. شەکریش ئەگەر بە ڕێژەیەکی زۆر بەکاری بێنی حرامە بێ لەسەر ژیانت، پێویستەکە دوورکەویتەوە لێی و پێویستەکە وازی لێبێنی. وەکووتم تەنها ئیرادەیەک، تەنها عەزم و جەزمێک، تەنها بڕیارێک بۆی کە کۆتایی بە ژیانی جگەرە بێنی. گەنجی وا بووە بە خۆمی وتووە، وتێتی مامۆسا هیچ کات کەسێک وەکو جگەرە بۆت ناسووتێ، بەڵام دڵنیا بە جگەرە ڕاستە خۆیە سووتێنێ، بەڵام تۆشە سووتێنێ لەگەڵیا. بڕۆن تەماشای لێکۆڵینەوە پزیشکەکان بکەن و تەماشای سی ئەو کەسانە بکەن کە جگەرە ئەکێشن، بزانن لەگەڵ ئەو کەسەی کە جگەرە ناکێشێ سیەکانیان چەندێ فەرقی هەیە. کەواتە ئەگەر شەکر بێ، ئەگەر خوێ بێ، ئەگەر حتا ئاویش بێ، ئەگەر جگەرەش بێ، ئیفراتت تیای کرد، زیادەڕەوی تیای کرد، ئەو بزانە حرامە، پێویستەکە ئاگاداری خۆت بی. وواژ نەزانی کە ئەگەر جگەرەیەک بخۆی دوان بخۆی کاریگەری نییە لەسرت. نا، ئەوە قسەی من نییە، ئەوە قسەی ئەو کەسەیە کە جگەرەکەی دروست کردووە. لەسەر پاکەتەکان وسێ ئەم جگەرەیە هۆکاری سەرەکیە بۆ توشبوون بە شێرپەنجە. کەواتە هەم خۆت بپارێزە، هەم دەوروبەرەکەشت بپارێزە. هیوادارم ئەم قسانم کاریگەریەکی بوو بێ لە ژیانی ئێوەی بەڕێزە. السلام علیکم ورحمة الله وبركاته.